لە وەفدە کوردیەکەەوە هیچ شتێکمان پێ نەوتراوە بەچی سیفەتێک هاتوون، بەڵام بە سیفەتی حکوومەت ئەڕۆنە ئێران و دیاران بۆ سیفەتەش لایەن داوە و خاڵەکان ئەگەر لەلایەن ئەوانەی کە شارەزای زمانی جەستەن ئەگەر وێنەکان ببینن تێگەن لە داشتنەکە چۆن بۆ وڵەتی ئاستێکا بووە و چۆن قسە کراوە، ینی بە زمانی وێنەکانە کۆمەڵێشت دەرەکەوێ و خاستەنەوانی کە شارەزان لە ژمانی جەستەیە زیاتر دەتوانن خوێندنەوەی بۆ بکەن. لە وێنەکە دەرەکەوێت کە ئەمان ڕازین بە هەموو مەرجەکانی عێراق بۆ ئەوەی دەواازەیەکیان لێ بکرێتەوە، بۆ ئەوەی لەو قەیدانە گەورەیە کە هەژم تێکەوتووە دەربچێ ملکەش بوونە بۆ هەموو مەرج و داواکاریەکانی حکوومەتی عێراق. ئەو شتانەی کە قیادەی کوردی ممارەسەیەکان لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەوەیە پەندێکی کوردی ئەوەی شێری ماڵ و ڕێوی دەرەوە بۆ سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان شێرن، بەڵام لە دەرەوە بەرامبەر ئەوانەی کە ململانیان لەگەڵاکەن زۆر لاوازن. ئەم لاوازیەوە لە چیوە سەری هەڵگرتووە هین ئەوەیە پێشتر پشتیان بە فاکتەری دەرەکی بەستووە و نەیانتوە فاکتەرە دەرەکیەکانش ئەمڕۆ پشتیان لێ کردووە، لەبەرەوە بە تەنها ماوەتەوە لە ناوڕاستە ئەبێ ملکەتی داواکاری حکوومەتی عێراق.